لەگەڵ نزیک بوونەوە لە وادەی هەڵبژاردنەکانی پەرلەمان پرسی ئەنجامدانی چاکسازی لە یاسا و پرۆسەی هەڵبژاردنەکاندا دەبێتە بابەتی کۆنفرانسە ئەکادیمی و سیاسیەکان. ئەندامێکی لیژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستان دەڵێت بەهۆی خراپی یاساکانەوە دەرفەت بۆ تەزویر و ساختەکاری زیاتر ڕەخساوە. ئەوەش گومانی جدی لەسەر ڕاستی ئەنجامی هەڵبژاردنەکان دروست کردووە. هەڵبژاردن لە هەرێمی کوردستان لە چەند ساڵی ڕابردووە هەمیشە نەتائیجەکانی لەژێر پرسیاردا بۆیە پێویستی بە چاکسازی هەیە ئەو پرۆسەیە. یەکێ لە ڕەکیزە ئەساسیەکانی ئەم چاکسازیش بریتێ لە یاسای هەڵبژاردننی پەرلەمان. بۆیە ئێمە بە تێڕوانینی خۆمان پێمان وایە کە دەبێت ئەم یاسایە تعدیل بکرێ بۆ ئەوەی کە هەڵبژاردنێکی چاکتر و پاکتر و نەزیهتر بێنینەکایەوانێ. کۆمەڵی بابەت هەیە کە لە یاساکەدا پێویستە هەموار بکرێ. یەکێک لەو بابەتانە مەسەلەی شێوازی هەڵبژاردن بە فرەبازنەی من پێم وایە عەدالەتێکی گەورەتری تێدایە لەوەی کە لە ئێستادا هەیە. بەشداربوانی کۆنفرانسی چاکسازی لە پرۆسەی هەڵبژاردنەکاندا بە پێویستی دەزانن گۆڕانکاری لە یاسای هەڵبژاردنەکان و شێوازی دیاریکردنی بازنەکانی هەڵبژاردن و سیستەمی کۆتا و دیاریکردنی کورسی بۆ پێکاتەکان بکرێت. هەروەها بە یاسایەکی نوێ لیستی کراوە و داخرا و خەرجی و چۆنیەتی بانگەشەی هەڵبژاردنەکان و پاکردنەوەی تۆماری دەنگدەران و سیستەمی جیاکردنەوەی دەنگەکان دیاری بکرێت. بەرزە کوردستانەوە زۆر گرنگە لە کاتی خۆی هەڵبژاردنەکان بکرێت بە تایبەت لە ئێستاە کە هێزە سیاسەکان خەریکە ئەگەنە قۆناغێک کە شۆرێک لە قوفڵبوونی یعنی سیاسی ڕوویداوە کە کەمتر ئەتوانێت بی لە چارەسەرێکی تر بکاتەوە. ئەگەر بێت و ڕێبکەون لەسەر هەر شتێکی نوێش مادەم بە ڕێکەوتن بێ ڕەنگە گرفتێکی ئەوتۆ دروست نەکە بە مەرجێک ڕێکەوتنی هێزەکانی لەسەر بێت. ممارەسەی دەسەڵاتێکی زۆر خراپ کرایە. میلەت زۆر بێئومید بووە. ئومێدێکی بە هەڵبژاردن هەیە. هەڵبژاردنیش تووشی تەزویر بووە. نەک لە سەر ئاستی کوردستان لەسەر ئاستی ناو حیزبەکانیش ینی گەندەڵکاری ناو حیزبەکان عیلمێکی زۆر باشیان پەیدا کرێ بۆ تەزویر لە ناو حیزبەکانیش سەرکەوتنی. لە کوردستانیش بۆ شێوازەی خەڵکی زۆر حەز دەکا هەڵبژاردنێکی ڕاستەقینە بەبێت تەزویر بەبێت چاوسورکردنەوە و ترساندنی خەڵک ببینی بزانی حەتمی ئەو حیزبانە چەند بە تایبەتی حیزبی دەسەڵاتەکان وا تەوەقوع دەکرێت کە حەزمیان زۆر بچووکتر بی لەوەی کە ئێستا دەبینتر. گەرچی دابەشبوونی هێزە سیاسیەکان دۆخێکی وەهای خوڵقاندووە کە سندوقەکانی دەنگدان ناتوانن گۆڕانکاری ڕیشەیی لە واقعی سیاسی هەرێمی کوردستاندا دروست بکەن، بەڵام بەهۆی بابنبەست گەشتنی کێشەکان لە نێوان لایەنە سیاسیە دەسەڵاتدارەکان و مانەوەی هەندێکی دیکە لە لایەنەکان لەبەرەی خەڵکدا پێشبینی دەکرێت سندوقەکانی دەنگدان ئەم جارە پارسەنگی هێز لە نێوان ئەو لایەنانەدا بگۆڕێت ئەگەر چاکسازی ڕیشەیی لە سیستەمی هەڵبژاردنەکاندا ئەنجام بدرێت. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.